یادی 6 ساڵەی ڕێفراندۆمە. ئەو پرۆسەی لە 25 نۆی 2017 لە کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان و هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ئەنجام و لێکەوتەکانیشی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی 50 لە سەدی خاچی کوردستان بوو. گرنگ بوو یەک ریزی ناو ماڵی کورد لایەنێکی دیاریکرا و خۆی نەکا بە خاوەنی پرۆژەکە و بێ گوێدانە بە تەهدیداتی دووەلی و ئەقلیمی بینیمان ئەو لێکەوتانەشی کە بەسەر ملەتی کووردە هات لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمە ئەوە بوو لە جاتیەوەی دەوڵەتمان بۆ دروستکەن 150 خاکەکەمان لە دەستدا. کەرکوچەکان دوای 6 ساڵ داوا دەکەن هەڵەکانی پێش ڕیفراندۆم دووبارە نەکرێنەوە و یەکگرتنی کورد و یەکڕێزی سەرکردایەتی سیاسی کورد بکەنە هەنگاوی بەدەستهێنانەوەی شکستەکانی ڕیفراندۆم. دەبێت کورد بیر لەوە بکاتەوە ئەو کەسانەی کە ڕیفراندۆمیان ئەنجامدا ناکرێت دیسانەوە بە عەقڵیەتی ڕیفراندۆم چێتی کار بکەنەوە لە کەرکووک. ئەمڕۆی کەرکووک پێویستی بە عەقڵیەتی هەڵسانەوەیە. پێم وایە ئەو کەسانە دەتوان بارودۆخی کەرکووک و ناوچە کوردستانەکان هەڵسێنەوە بە عەقڵێکی نوێ کارکەن دوور لە عەقڵی شیعاراتی بەسەرچوو شیعاراتی مجازەفەکردن وێ بە کەرکووکە. بۆیە کەرکووک پێویستی بە خەڵکی خەمخۆرە. کاتێک کە کەرکووک ئازاد کرا دەبوو سەرکردایەتی سیاسی کوربیری لەوە بکردایەتەوە کە لۆبی دروست بکە لە دەرەوەی وڵات لە وڵاتە ئەوروپیەکان لە ئەمریکا لەگەڵ هاوپەیمانان لۆبی دروست بکە کە ئەگەر ئەوان مەقسەدیان دەوڵەتی کوردی بووایە بەڵام بەداخەوە ئەوان خەڵکیان چاواشە کرد بە چەمکێک کە پیرۆستترین چەمکە لە لای هەموو تاچێکی کورد. وێڕای ئەوەی کوردانی کەرکووک بە تێکڕا دەنگیان بە ڕیفراندۆم و سربەخۆیدا بەڵام ئەنجامەکەی بەجێهێشتنیان بوو بە تەنیا لە بەردەم هەڕەشەی حەشدی شەعبی و هێزە عێراقیەکاندا. داگرتن و قەدەغەکردنی ئاڵای کوردستان و پشتگوێخستنی گەڕەکە کوردیەکان و تعریب و لە دەستدانی 150 خاچی کوردستان هەموو ئەمانە ئەو لێکەوتانە بوون کە لە ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان دروست بوون. ئەمە ئەو پەندە کوردیەمان بیر دەخاتەوە کە دەڵێت بۆ ڕیشت و بەڵام سمێڵیشی نایەبانی. کارۆن محەممەد کورد ساد نیوز کەرکووک